ئێوارەتان باش زۆر خۆشحاڵ بووین بە ئامادەبوونتان. ئەمڕۆ ئازادبوون لە چالاکیەکی تایبەتە میواندانی زۆر بەڕێز دکتۆر ڕێبوار فەتاح، زۆر بەڕێز میوزیسیان کاک وەلید، زۆر بەڕێز میوزیسیان کاک ژەنیار ئارام ئەکەین. دکتۆر ڕێبوار فەتاح کۆمەڵێک شعری گوڵچن کردووە، لە چینەوە دەست پێەکە، بە ئەفغانستان و تورکیادا تێپەڕێ، بۆ وڵاتانی عەرەبی و یۆنان، لەوێشەوە بۆ بەریتانیا و ئەمریکا و پاشان بە شعری گۆران کۆتایی بەو شعرانە ئەهێنێ کە ئەمڕۆ بۆ ئێمە هەڵبژاردووە و لێرە ئەیخوێنێتەوە. ئەم شعرانە کاری وەرگێڕانیان بۆ کراوە لە زمانی ئینگلیزی و بۆ کوردی. پێم خۆشە پێشتر کورتەیەک لە ژیانی دکتۆر ڕێبوار و دوو موزیسیانی یاوەری بۆ ئێوە بخوێنمەوە. دکتۆر ڕێبوار لە باشووری کوردستان لەدایک بووە و لە ئێستادا لە بەریتانیا ئاژی. لە منداڵیەوە بە شعر، ئەدەب، زانست و فەلسەفە ئاشنا بووە. لە لاویەوە لە میدیای کوردی عێراقدا نووسیوێتی، لە تاراوگەدا چالاک بوو و لە دامەزراندنی دەستگای میدیا و کولتوریدا بەشدار بووە. بە کالیرۆسی لە فیزیکدا لە باشووری کوردستان لە زانکۆی سلێمانی بەدەستهێناوە، پاشان بە کالیرۆسی لە زانکۆی لەندەن بەدەستهێناوە. ماستەری لە فیزیکدا لە زانکۆی لەندەن بەدەستهێناوە و هەروەها دکتۆرای لە UCL لە لەندەن وەرگرتووە. لە هەشتاکانەوە تا ساڵی 2000 لە دەستگای ئەکادیمی و کۆمپانیای نێودەوڵەتیدا وەک زانیای فیزیا و تێلیکۆمونیکیشن کارا بووە. نزیکەی 100 نامەی زانستی دەربارەی ئەو بابەتانە بە تەنیا یان لەگەڵ هاوکارەکانیدا نووسیوە. لەدایان کۆنفرانسدا بەشدار بووە. لە ساڵی 2000دا کۆمپانیای خزمەتگوزاری خۆرهەڵاتی نێویندی دامەزراندووە و بۆ بە بەڕێوەبەری جێبەجێکار. لەم پیشەییدا بەشدار بووە لە نووسینی چەندەها هەزار توێژینەوە، وەک بەشێک لە پیشەی لەسەر خۆرهەڵاتی ناوین و باکووری ئەفریقیا. دکتۆر ڕێبوار 3 کتێبی شعری لە کوردیەوە بۆ ئینگلیزی وەرگێڕاوە. ژیاننامەی موزیسیان وەلید ئەحمەد لە ساڵی 1970 لەدایک بووە، هەڵگری 2 بڕوانامەیە لە بواری هونەری موزیک، دبلۆم لە ژەنینی فلوت، بە کالیرۆز لە دانانی موزیک. وەکو کوردێک ئەندامی ئۆرکێسترای گەنجانی عێراق بۆ ماوەی 8 ساڵ. ئەزموونی کاری لەگەڵ ئۆرکێسترای گەنجانی ئەڵمانی، سکۆتلاند، فەڕەنسا، ئەنکەرا، گەنجانی وڵاتانی کەنداو، گەنجانی بەغدا، ئۆرکێسترای مۆرگندا هەیە. خاوەنی ئەلبومی تایبەت بە خۆیەتی لە ژێنینی ئامێری فلوت بە ناوی زمزیران. ئەندامی هاوڕێیانی ئەڵمانیا لە ئێستادا کۆنسێرتی وەرزی تایبەت بە ئامێری فلوت بە یاوەری پیانۆ پێشکەش دەکا. ژیاننامەی ژەنیار ئارام خاوەنی بڕوانامەی دیبلۆمە لە پەیمانگەی هونەرە جوانەکانی سلێمانی، خوێندکاری زانکۆی سلێمانی کۆلێژی هونەرە جوانەکانە بەشی موزیک. لە ئەنجامدانی چەندان کۆنسێرت بۆ سۆڵۆی پیانۆ و هاوشانی پیانۆ بەشداری لە فیستیڤاڵی نێودەوڵەتی کولتوری کازان لە وڵاتی رووسیا وەک ژانیار و وەفدی کوردی بەشدار بووە. ئازیزان، بۆنەکەی ئەمڕۆمان تایبەتە. لەبەرەوەی ئێمە پێویستمان بە ئارامێکی زۆرە هەم چێژ لە وشەکان و لە موزیک وەربگرین. زۆر بە سوپاسەوە داواتان لەیەکەین مۆبایلەکانتان یان بێدەنگ بکەن یان بیکوژێنەوە. خاتوەڵوێز من سوپاسێکی بێپیانی تۆکەم بۆ ئەو میهرەبانی و بۆ پێشەشیە. دیارام ڕۆژێکی زۆر تایبەتە، ڕۆژێکی گەلێک تایبەتە بۆ ئێوەی خۆشەویست کە لێرە ئامادەن. ئەمڕۆمان تایبەت کردووە بە شیعر، بە شیعری جوان. من گوڵچنێکی زۆر جوانم لە شیعری نێودەوڵەتی بۆ هەڵبژاردوون، ڕەنگە کۆنترین یان نزیکەی 1300 ساڵ لەمەوە پێش بن. بەڵام بۆ خۆم ڕۆژێکی تایبەتترە، چونکە ئەمڕۆ ڕۆژی شەهید بوونی دڵشادی برامە. بۆ بزانم هەرگیز نەمەتوانی بەم شێوەیە یادی بکەمەوە، چونکە دڵشاد بوو کە زان شاعر بوو، شەیدای شیعر بوو. ئێمە ژەمڕۆمان بۆ شیعر دەرخان کردووە. لەو باوەڕام خۆشی لەگەڵمان بوایە، هەرەی ویست بەم جۆرە یادی بکەینەوە. من سوپاسیەوە ئەکەم
بەڕاستی سوپاسی ڕێکخراوی ئازادبوونەکەم کە وەک بڵێ بە زۆر پەلیان ڕاکێشام بە تایبەتیش خات و هەڵوێست دیارە من خات و هەڵوێست دەمێک نییە دەناسم بەڵام لەگەڵ بابی لە قوتابخانە پێکەوە بووین و بە یەکەوە لەم پارتی ئازادیە و سەحامیە بوو دنیا شەڕەشەقمان کردو و فوتبۆڵێنمان کردووە بۆ من خات و هەڵوێست وەکو برازایەکی خۆشەویستم وایە. ئەمڕۆ کۆمەڵێک شاعیرم هەڵبژاردووە شاعیرەکانم لە کەشکۆڵێکەوە تۆ کە ئامادەم کردووە بۆ چاپ کەشکۆڵەکە دیارە شاعری زۆر تریتیایە ئەوانەی ئەمڕۆ تەنیا گوڵ بژێرێکە لەوانە زۆرتر ئەوانم هەڵبژاردووە کە شیعری کورتن بۆەوەی بتوانین بیخوێنینەوە. ئامانجم چییە لەمڕۆ هیوادارم کە لەم هۆڵە چوینە دەرەوە ئێوە توانی بێتم دیدێکی جیاواز لە شیعر بدەم بە ئێوە ناڵێم دیدی شیعری کوردی باش نییە یا خراپە نەخێر بەڵکو پێویستمان بە دیدێکی دیکە هەیە کە لە دەری دیدی کوردەواری بێ بۆ شیعر. من وا هەست دەکەم شیعری کوردی لە زۆرتر چەقی خواردووە. ڕاستە من شیعر وەردەگێڕم بەڵام حەزەکەم بێڵم کە من شاعر نیم بەڵام بەڕاستی پیاوێکی مۆدەستیش نیم. من شیعرم بە شیری دایک بۆ خواردووە. شیعر هەمیشە لە ژیانی منە بووە لەبەرەوە جێی سەر سوورمان نییە کە ئەتوانم شیعر وەربژێڕم. لایەنێکی دیکەشی کە ڕەنگە تایبەتمەندی خۆم بێت ئەوەیە من نازانم بڵێم بەختەوەر بووم یا بەختم ڕەش بوو کە ئاوارە بووم بەڵام ئاوارەی هەر هیچی نەکردبێ توانیوەتی زمانێکی ئینگلیزی پاراوم پێ ببەخشێ کە بتوانم شیعری شکسپیر وەربژێڕم و بتوانم شیعری مستەفا بەجی کوردی بکەم بە ئینگلیزی. لای من ئەوە بەهرێکی ئەزگار مەزنە بڕواناکەم بە جۆرێکی دیکە ئەگەر لەم شارە بمایەتەوە دەستم بکۆتایە. هەڵبەت ئەمانە شیعرن گەلێک ئاڵۆزن هەموو شەیەک لە جێی خۆیان بەکاراتوە و حێسا بۆتانە خوێنمەوە ڕەنگە ئەمە لاوازی من بێ نەک لاوازی ئێوە. ئەگەر دەنگە دەنگ هەبێت و تەلەفۆن لێبات وەکو خات و هەڵوێستیش فەرمووی زنجیرەی هزرم تێگەچێ زۆر زەحمەتە بچمەوە سەر ڕیتمی خۆم. زۆر سوپاسدانەکەم. ئەوەشم بیر نەچێ هەرچی شاعرێک هەرچی شاعرێک بکەنەوە لێرە وێنەکەی پیشانەیەم ڕەنگە ئەوە هاوکار بێ لەوەدا کە پێویست ناکات دەربارەی ژیانی زۆر بڵێم.
دووفوو زۆر رەخنەگەر دووفوو کە لە 1912 تاکو 1970 ژیاوە نزیکەی 1200 ساڵ لەمەوبەر بە مەزنترین شاعری هەموو دەمێکی چین دەناسێنن. پێگەی دووفوو لە مێژووی ئەدەبی چیندا لەسەر نایابی شیعری بەندە کە بە کلاسیک نووسیوێتی. لە سەرەتای ژیانی ئەدەبیدا بە بەسەرکردنەوەی جوانی سروشت و فرمێسک ڕشتن بەسەر تێپەڕبوونی تەمەندا دەستی پێکردووە. زۆری نەبرد قەڵەمی گواستەوە بۆ ڕەخنەگرتن لە جەنگ. سێ شیعری دووفوو دەخوێنمەوە. بەهارێکی دیکە بەسەر ڕووباری شیندا باڵندە سپیتر دەردەکەوێ، لەسەر چیای سەوز گوڵ ئاگر دەگرێ. بەهارێکی دیکە دادێ و دەڕوا دوور لە نیشتیمان. ئاولەی بڕژێ لەژێر پێمدا مانگ بە درێژایی ڕووبار دەخلیسکێ. نزیک نیوە شەو فانۆسێکی ناو زریان لە دڵی شەودا دەدرەوشێتەوە. بە درێژایی لمی کەنار پۆلی ماسی گرەی سپی هەڵنیشتون خۆیان گرمۆڵە کردووە یەکی مشتێکن. لە پشت بەلەمەوە ماسی قەڵەمباز دەدەن، ئاو دەبڕن و دەستنە ژێرەوە و ئاو دەپرژێنن. گوندی کوانگ هەوری سوور لە ڕۆژ ئاوا چڕ دەبێتەوە. خۆر لە دەشتا نقم دەبێ، چۆلەکە لەسەر دەروازە دەستژیوێنێ. لە دووری سەدان 1000 مەترەوە دەگەڕێمەوە. هاوسەر و منداڵانم بە بینینی من سڕ دەبن، پاشان خۆیان ئارام دەکەنەوە و ئەسرین دەسڕن. من بەسەر ئەم ژیانە بێڕێسایەوە وەستاوم، بەڕێکەوت توانیومە بە زیندووی بگەڕێمەوە. دراوسێ هەموو بەسەر دیواری دەرەوە چەماونەتەوە و ئەوانیش هاو خەم ئاخ هەڵدەکێش و دەگرین. درەنگانی شەو ئێمە مۆم دەهێنینە دەرەوە و ڕوو بەڕووی یەک دەبینەوە، وەک ئەوەی خەون ببینین. مەولانا جەلالەدینی ڕۆمی لە ئەوروپا و ئەمریکا ڕۆمی 1207 تاکو 1273 ژیاوە. نزیکەی 8 ساڵ لەمەوبەر ناسراوترین شاعیر و خوداناسی خۆرهەڵاتە. هەروەک هێمایە بۆ پێکەوە ژیان و تەبابوونی باوەڕی ئاینی جیاواز. مەولانا محەممەد جەلالەدینی بەڵخی لە بەڵخ لاڤغانستانە دایک بووە. نزیکەی 10 ساڵێک لەمەوبەر خۆم سەردانی بەڵخم کرد. دواتر بەهۆی ئاشوبەوە بنەماڵی لەگەڵ خوێندکارەکانی بەڵخ جێدەهێڵن و لە کۆنیە کە ئێستا لە تووشیە نیشتە جێدەبن. 4 شیعر دەخوێنمەوە. سیانی یەکەمیان مەولانا جەلالەدین دەینووسیون، خۆم بە ڕۆحی ئەو نووسیومە. شێری ئاخیریان شێری ڕۆمیە، بەڵام زۆر دەستکاریم کردووە. عیشق عمری بێ عیشق هەر لە خۆڕە لە پڕ دەڕوا، بگرە دەردێ کە بێدەوا، ڕۆشنایی کوا دەبێ بە تەوق. ژینی عیشق ئاوی حەیات، ڕۆح و دڵتی لێتێر
بکە با ڕۆحت ئازاد بکات و دڵیش بە شەوق. عەقڵ و عیشق، عەقڵی بچووک عیشق لە خۆ ناگرێ، عەقڵی بێزبان عیشق دەرنابڕێ. عیشق بە تەنێ دەتوانێ رازی عیشقی دڵ بزانێ. گەر دەژیت لە عیشقدا بمرە، تا زیندویت ڕێی عیشق بگرە. پێکێک عیشقم لە لێوی ئاڵدا هەڵدا، لە نهێنی چاوی گەشتدا چۆلەکە ئاسا خۆم وەردا. بە بێگوناه جارێکی دی هاتمە دنیا، جەستەم سۆفی ئاسا کەوتە سەما. چیدی لە ئازاری دۆزەخ ترسم نەما. مردن ئەمەیان شعری جەلالەدینی ڕۆمیە، بەڵام زۆر دەستکاریم کردووە. باس لە مردن ئەکات. دیارە ڕۆمی زۆر گەشبین بۆ بە ژیان. بەرد بووم مردم ڕابوومەوە وەک گوڵە باخ، کەڕ وەک چوو هەڵسامەوە وەک کێوی شاخ. کە گیاندار مرد بە مرۆڤی هاتمەوە ژین، بۆچ پترسم چیم لە دەستداوە بە مردن. بۆچ پترسم چیم لە دەستداوە بە مردن بێ بەداخ. ویلیام وەرسوۆرث لە 1770 تا 1850 ژیاوە. شاعیر و پێشڕەوی بزوتنەوەی ڕۆمانسی ئینگلیزە، شان بەشانی سامیۆل تەیلەر کۆلەریج کە لە 1772 تا 1834 ژیاوە. دیارام شیعرانە بە ئینگلیزی کۆن نووسراون، لە ئینگلیزی تازە ناچن. من ئەم شیعرەم بە دوو شێواز وەرگێڕاوە، بە شێوازێکی ئازاد، بە شێوازێکیش کە قاڵبی هەبێ. ئەم شیعرە ئەوانەی کە شارەزای کێشی عەرەبی عەروزن بە بەحری هەزەج وەرم گێڕاوە. ورتر هەزەجی مثەمەنی سالم هەموو دێڕێکی 4 تەفعیلەیە. دیارە بەیتەکە 2 دێڕە، مەفاعیلون 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 مەفاعیلون. چ چێژ بەخشە کە من دەیکەم تامی ئەو لێوە شیرینە. ئەگەر گوێدار بم کە دەدوێن یان لە کاتی ڕاموسینە. من هەر ئەمە داخوازمە کە یەکیان وا لە بەخشینە. خەیاڵی حەز بۆ ئەوی دی دەفرێ بە ئاسمانی شینە. عیشق داوام بۆ جێک ناخەیت، چون تۆ کارت هەر ئەفرینە. وشەی ماچیم پێڕەواکە وەکی دی ماچ لە پەیوینە.
فریدریش ڕۆکارت لە 1970 تاکو 1966 جیاوە، شاعیر وەرگێڕ و مامۆستای زمانی خۆرهەڵات بە ڕەگەز ئەڵمانیە و یەکەم دیوانی بە ناوی خوازراوە لە 1940دا بە چاپ دەگات. ڕۆکارت شارەزای 30 زمان بوو و زۆرتر بە وەرگێڕی شیعری ڕۆژهەڵات و نووسەری شیعری ڕۆحانی بە شێوازی پێشەوانی ڕۆژهەڵات ناسراوە. شاکاری ئەدەبی ڕۆژهەڵاتی وەرگێڕاوە. مەقامی ئەلحەریرەی بەسرا لە 1926، ناڵ و دەماجانتی چیرۆکێکی هندیە لە 1928، ڕۆستەم و سۆهراب لە 1930 و حەمەسا یان کۆنترین گۆرانی فۆلکلۆری عەرەبی لە 1946. ئایا تۆ بۆ جوانی عاشقیت؟ ئەگەر تۆ عاشقی جوانیت، نا، عاشقی من مەبە، عاشقی خۆر بە، بسکی زێڕینە. ئەگەر تۆ عاشقی گەنجیت، نا، عاشقی من بە، عاشقی بەهار بە، هەموو ساڵێک گەنجە. ئەگەر تۆ عاشقی دەرامەتیت، نا، عاشقی من مەبە، عاشقی نازداری دەریا بە، مرواری درەوشاوەی زۆرە. ئەگەر تۆ عاشقی عیشقیت، ئای بەڵێ عاشقم بە، هەمیشە عاشقی من بە، من هەردەم زیاتر عاشقی تۆ دەبم. لۆرد بایرن، شاعری ئینگلیز لۆرد بایرن یا جۆرج گۆردن پێشەوەی بێ بە لۆرد، لە 1970 تاکو 1934 ژیاوە. نەوەی دووەمی شاعیرانی ڕۆمانسیە. بە بۆچوونی من ئەم شیعرە کاریگەر بووە لەسەر شیعری جوانی بێناوی مامۆستا گۆران، مامۆستا عەبدوڵڵا گۆران. شیعری جوانی بێناو ئەگەر بیرتان بێتەوە قشکاڵی لێو ئاڵی پرشنگی نیگاکاڵ، لەم شیعرە هەر سەردێڕی شیعرەکەی گۆرانی تایە، نازداری بێناو. هەروەها لەو جێگایە کاڵێ سەرگۆنان نەختێگاڵ ئێستاکای خوێنمەوە ئەزان کاریگەری ئەم شیعرەی زۆرتیایە، دیارە مامۆستا گۆران ئینگلیزی زانیوە. بە بۆچوونی من ئەم دەقا بە وەرگێڕاویش یەکێکە لە جوانترین دەقا کوردیەکان. بەڵام ڕەنگە بڵێن کەس بە دوی خۆی ناڵێ ترشە. نازدار بە نێو جوانیدا دەڕوات. بایرن ناڵێ نازدار بە جوانی دەڕوا، دەڵێ نازدار بە نێو جوانیدا دەڕوات، واتە بە هەر جێیەکا بڕوا جوانە یا بە هەر جێیەکا بڕوا جوانیەکات. دەقێکی زۆر بەرزە بە ئینگلیزی. نازدار بە نێو جوانیدا دەڕوات، وەک شەوی سایەقەی ساماڵ و ئاسمانی پڕ ئەستێرە و هەموو ئەوەی دڵگیرە لە تاریکی و ڕووناکی دەکەوێتە سەر باڵا و دیدەی بە نەرمی لە ڕۆشنایی هێمنەوە کە بەهەشت لە ڕۆژی سەرزەمینی دابڕیوە. سێبەرێ زیاتر تیشکێ کەمتر نیوەی نازداری بێناوی داپۆشیوە، کە شەپۆل دەدا لە هەموو داوێشی بسکیدا، یان نەرم ڕوخساری ڕۆشن دەکاتەوە. لەو جێی هزر ئارام شیرین دەردەبڕێ، چ بێگەردە چ دڵگیرە جێی ئارامی. لەسەر ڕوومەت و بەسەر نێوچەوانی هێن نەرم هێن ئارام هێشتا ڕەوان دەنوێنێ، خەندە سەر دەکەوێ پێست دەدرەوشێتەوە، بەڵام ڕۆژگارێک دەدرچێنن پڕبەها تێیپەڕاندووە. عەقڵێک ئارام لەگەڵ هەمووان، دڵێکیش کە عیشقی پاک.
ئەلێکزەندەر پۆشکین. ئەلێکزەندەر پۆشکین لە 1999 تا 1937 ژیاوە. شاعیر، شانۆنووس و ڕۆماننووسی ڕووس لەلای زۆر پسپۆر سەرباری کورتی تەمەنی دیارە لە دیوڵە زۆر بەگەنجێمرێت. باشترین شاعری ڕووس و دامەزرێنەری ئەدەبی ڕووسی هاوچەرخ هەژمار دەکرێت. پۆشکین لە پێشینەیەکی باڵکێشەوە هاتووە. دەگوترێت لە رووسیا لە هەچ کەسێک بپرسی یەکەمین نووسەی ڕووسکەیە بێسێود و دەگوترێت پۆشکینە. سەرباری ئەوەی ئەم زۆرتر شاعرە تا نووسەر. بەداهێنەری زمانی ڕووسی نوێدادەنرێ تەنانەت ساڵڕۆژی زمانی ڕووسی خراوەتە ڕۆژی لەدایک بوونی پۆشکینەوە. پرۆپاگاندەی سۆڤێت بە تایبەت سالین زۆر هاوکاری ناساندنی پۆشکین بووە. بێڕەخنە ڕزگاری نەبووە. لیو تۆلستۆی دەڵێ هەموو کۆپلەیەکی شیعری پێش پۆشکین بێمانایە. دیارە من وای نابینم. دڵخواز ئەسرینم ڕشت، ئەسرینم دڵنەواییم من بێدەنگم، ورتەی ژێر لێویشم کپە. ڕۆحم لە سێبەری خەمۆکیدا نوقمە، لە ناقدا شیرینی تاڵی شاردۆتەوە. من سەرزەنشتی خەونی تێپەڕبوونی ژیانم ناکەم. لە تاریشیدا ون دەبێ تارماییەکی خاڵیە. من بەتەنیا ئازاری عیشقم بە خەیاڵدا دێ. بوارم بدە با بمرم، بەڵام با بەتەنێ لە عیشقدا بمرم. عاشقت بووم ئاگری عیشق هێشتا ڕەنگە لە ڕۆحمدا تەواودا نەمرکابێتەوە. بەڵام ناهێڵم چیدی نیگەرانت بکات، ئیدی من نامەیە بە هیچ خەمبارت بکەم. من عاشقت بووم بێهیوا و بێدەنگ، شەرم و ئیرەیەک هەرچەند بێهودە بوو. عیشقێکی خستە دڵەوە هێن بە سۆز و ڕازگۆ، وەک ئەوەی کردگار ڕێیدا بێ دیسان عاشقت ببمەوە. ئیلاویلەر ویلکۆس، خانمە ئیلاویلەر ویلکۆس لە 1950 تا 1990 ژیاوە. نووسەر و شاعیری ئەمریکی، هەر لە لاویەوە شێعری نووسیوە. یەکەم دیوانی دڵۆپی ئاو بە تەمەنی 22 ساڵی بەچاپ دەکات. دیوانی شێعری سەودا لە 1983 چاپ دەکرێت. لە 2 ساڵدا 60,000 کۆپی لێ دەفرۆشرێت. عاشقی تۆم. ئەم شێعرە ئەوەنە ئیرۆتیکە هەقە دوای سەعات 12 شەو بخوێنرێتەوە. عاشقی تۆم. عاشق ئەوتم با پێشەوە پێتان بڵێم نەوەکۆم، دوای لێم تۆڕە بن. عاشقی تۆم، عاشقی لێوتم کە بە شەراب تڕە و بە ئارەزووی هەڵچوو ئاڵە. عاشقی چاوتم کە پرشنی عیشق دەداتەوە، بە ئاگری پرسۆزدا گیرساوە. عاشقی قۆڵتم کە گۆشتی سپی و گەرم بە قۆڵی منەوە دەنووسێ لە ئامێزی سەودادا. عاشقی بسکتم کە تاڵی ئاڵۆسکاوی دێتە نێوان ماچی لێوان.
ساچی سارد و ئارامی عیشقێکی پاکیزەی بێ ئازار بۆ من نییە، نەکامەرانی خاوێنی خوداپەرست بۆ منە، نەدڵی کۆتری سپی بێگرد، بەڵام عیشقێکم پێ بدە کە هێند ئازادی ببەخشێ، بەلۆمەی هەموو دنیا پێ بکەنێ. لەشت هێندنیان و گەرمە لە ئامێزمدا، کڵپە لە دڵی هەژارم هەڵدەستێنێ. دەبەدەمی تەڕی گەرمت شیرین ماچم بکە، کە هێشتا بۆن خۆشە بە یاقوتی شەراب و بە بڵێ سێک لە باشوورەوە هاتووە، پێم بڵێ کە لەش و ڕۆحت هی منن. بە باڵی لاوی گەرمت تون بمگەشە بە خۆتەوە، کە ستارەی کز بە سەرمانەوە دەدرەوشێتەوە و ئێمە هەموو ژیانی لاویمان دوور پێکەوە لە بەهەشتی عیشقدا دەژین. I rest my case. هاریەت مۆنڕۆ، خانمە شاعیری ئەمریکی هاریەت مۆنڕۆ لە 1960 تا 1936 ژیاوە، سەرنووسەر، سکۆلەر، ڕەخنەگری ئەدەبی، شاعیر و پارێزەری هونەری ئەمریکی بووە. مۆنڕۆ دامەزرێنەر و بەخشکاری گۆڤارێکی تایبەت بەشیار بووە کە لە 1912 دا دایمەزرانەوە، بایەخی زۆرتر بەشیاری نوێ بووە. لە سەرەتادا کە تیشکی خۆر بە شەپۆل گەیشت، بە دوایدا عیشق لەدایک بوو، پاشان ڤینۆس ڕاپەڕی بۆ ئازادکردنی جیهانی دڵشکاو. بە ڕووناکی هەزار باڵی شادی کرایەوە و بە ئەڵقەی زێڕین جیهانی سەهۆڵ بەندان بەسترایەوە. ڕەنگڕی بەردایە زەوی بە ئارەزووی کامەرانەوە، تا ژیان سەری هەڵدا بەرەو لەدایک بوون، ئاگر وەڵامی ئاگری دایەوە و ئیدی بەم شێوەیە جیهان ڕابوو، هەموو شت دامەزرا کە بۆ یەکەم جار دەریا بۆ خۆردووە.
کۆنستەنتاین پیکەڤاڤی لە 1663 تا 1933 ژیاوە. لە ڕۆژی لەدایک بوونیان مردووە. شاعیری یۆنانی زمان لە ئەسکەندری میسر لەدایک بووە. دیارە ئەو دەم ئەسکەندریە شارێکی یۆنانی بووە. لە لیڤەپۆڵی بەریتانیا و ئەستەمۆڵی ئێستا و فەڕەنسا ژیاوە کە ڤاڤی ڕۆژنامەنووس و فەرمانبەری دەوڵەت بووە. زۆر سەرسام بەم شاعیرە شێعرێکی زۆری وەرجێڕاوە. دیارە من یۆنانی نازانم، لە ئینگلیزی وەرم جێڕاوە. ئەگەر شێعر هەبێ هاوڕێی ژیان بێت، ئەم شێعرە هاوڕێی ژیانە، بەردەوامی خوێنمەوە. ئێستا بەیەک هەناسە بۆتانە خوێنمەوە. گەڕانەوە زوو زوو بگەڕێەوە و بمبە، ئەوینی ناخم بگەڕێەوە و بمبە، کە بیرەوەری لەش ڕادەبێ و حەزی کۆن سەر لە نوێ بە خوێنمدا دەگەڕێ. کە لێ و پێست دێتەوە یادیان و دەست جارێکی دیکە هەز دەکا بگرێ. زوو زوو بگەڕێەوە و بە شەو بمبە، کە لێ و پێست دێتەوە یادیان. جێسیبل ڕێتنهاوس خانمە شاعیری ئەمەریکی لە 1969 تاکو 1940 ژیاوە. ڕەخنەگری ئەدەبی و ڕێخەری ئەنتۆلۆجیا و شاعیر بووە. دەرچی خەون زۆر جار بە دەرکی خەوندا تێپەڕیوم، بەڵام هەرگیز هەنگاوم نەناوەتە ئەو دیوێەوە. هەرچەند هەندێک جار بەسەر سوڕمانەوە دیومە دەرکەکە لەسەر پشتە. ڕەنگە بۆ هەمیشە پێیدا بڕۆم وەک چۆن پێشتر ڕۆیشتوم، تۆ لە نێو دەرک ڕاوەستاویت. ڕۆبەرت فرۆست لە 1947 تا 1963 ژیاوە. شاعیرێکی ناسراوی ئەمەریکیە. هەر 89 ساڵی ژیانی پڕووداو بووە بە خۆشی و ناخۆشی، بە تاڵی و شیرینیەوە. زۆر بەمان کە ژیانی بلیمەتێک یان بیرمەندێک دەخوێنینەوە تەنیا جوانی دەبینین، هەڵبەت زۆر جار زمانی شیرین تاڵی ژیان دەیهەژێنێ. فرۆست حەزی بە شێعری ئازاد نەبوو و گوتوێتی شێعری ئازاد وەک ئەوە وایە یاری تێنسپەی بەبێ ئەوەی تۆڕێ هەڵکرد بێت. ئەم شێعری زۆر بەناوبانگە، وەکو چۆن ئێمە شاخی ڕەنگا و ڕەنگی گۆیژە لە قوتابخانە ئەخوێنین، ئەمەش لە هەموو وڵاتانی ئینگلیزی زمانە ئەخوێنرێت. تەنانەت کتێبێکشی لەسەر نووسراوە باسی ژیان و هەڵبژاردەی ژیان دەکات. بەڕاستی شێعرەکە تا ڕادەیەکی زۆر سەرێ لێ تێگەیات. بۆوانەی کە حەز دەکەن زۆرتر بیزان لە کەناڵی یوتیوبم باسیم تاکە شێعرە ئەکەم. ئەو ڕێی پێیدا تێنەپەڕیم، نەک ئەو ڕێی پێیدا تێپەڕیم، ئەو ڕێی پێیدا تێنەپەڕیم. دوو ڕێ لە دارستانێکی زەردا لێک جیا دەبوونەوە. بەداخەوە من نەمتوانی بە هەردووشیاندا تێپەڕم، چون پیادەیەشی تەنیا بووم. زۆر تێڕامام و بە درێژایی کێشیان ڕوانیم تا چاو بڕکات، تا ئەو جێیەی لا دەدات و گژ و ژای چڕ گەشەیان کردووە.
ئەمجار ئەوی دیکەم گرتە بەر ئەمەش دیارە ڕەوایە و ڕەنگە بژاردەیەشی باشتر بوو بێ چونکە جاپۆش بوو شوێن پێی دەخواست هەرچەند هێندەی بە پێدەڕەوی ئەوێوە پەیوەستە ڕوود بوو بەڕاستی هەر وەک یەکبوون و هەردووشیانە و بەیانیە وەک یەکبوون لە هەڵگرتندا هیچ هەنگاوێک زەوی ڕژ نەکردبەوە یەکەمیانم بۆ ڕۆژێکی دیکە پاراست هەڵبەت دەزانم چۆن ڕێ دەچێتەوە سەر ڕێ بە گومانم گەر هەرگیز سەر بدەمەوە ڕۆژێک دادێ من بە هەناسە هەڵکێشانەوە بیژێڕمەوە لە جێیەک لە داهاتوێکی هێزگار دووردا کە دووڕێ لە دارستانێکدا جیا دەبوونەوە و من بەویاندا تێپەڕیم کە پیادەی کەم دیوە و ئەوەش بۆ خۆی هەموو جیاوازیەک جۆرجیا دەگڵەس جۆنسن خانمە شاعیری ئەفریقی ئەمریکی جۆرجیا دەگڵەس جۆنسن لە 1970 تا 1966 ژیاوە هێمای ڕێنۆسانسی هارلەمە شانۆی نووسیوە ستون نووسی ڕۆژنامە بوو 4 دیوانی شێریشی بە چاپگەیانوە جۆنسن لە شاری ئەتلەنتا جۆرجیا لەدایک بووە دایک و باوکی بەڕەچەڵک ئەمریکی ئەفریقی ئەمریکی خانەخوێ و ئینگلیز بوون دڵی ژن ئەم شێرە خانمان حەزیان لێتی دڵی ژن لەژجێ دەهێڵێ لە سپێدەدا وەک باڵندەی تەنیا نەرم دەفرێ هێن بێ ئارام باڵا بەسەر ژیانی تاوەر و دۆڵدا دەگەڕێ دوای ڕابوون بەو دەنگدانەوەیە دڵ داوای ماڵەوە دەکات دڵی ژن دەکەوێتەوە جێی خۆی لە شەودا و دەچێتە قەفەزێکی نامۆوە بە دڵشکاوی خۆیەوە و هەوڵ دەدات لە یادی بکات خەونی باستێرەوە دیوە کاتێک دڵ دەشکێ لەو دی و پەناگەی قەفەزەوە فێربووم گۆرانی هیوا بڵێم ماڵ ئاواییم لە ناوەمێدی کرد پەیامم لە گەروی مەلەوە وەرگرت گۆرانی وت و دنیا جوان بوو فێربووم گۆرانی شادی بڵێم کە ئاسمان بۆ من دەچەمێتەوە گۆرانی شادی گۆرانی هیوایە گەشەی کردووە تا پێگەیشتن فێربووم ئەسرینم بە پێکەنین پتارێنم وەک بە نێو تاریکیدا بڕۆم چونکە عیشق و خەندە ترس داگیر دەکەن دڵم بەوە دەزانێ گۆرانی کامەرانی فێربووم کە گۆرانی عیشقە چونکە عیشق بە تەنیا کامەرانیە و کامەرانیش عیشقە
ئێمیلی دیکنسن شیاری ئێمیلی دیکنسن کە لە 1930 تا 1986 ژیاوە ئاوێنەی ژیانی ڕۆحانی خانمی خۆی بووە هەرگیز حەزی بەناوبانگ نەکردووە هەرچەندە دەگوترێ هەموو ڕێسای نووسی تێکشکاندووە دیکنسن بە دڵی من نووسیوەتی وشەی زیادی بەکار نەهێناوە و مانای تایبەتی خۆیانی پێداون دەوروبەری کریستیانی سەدەی 19 ئەمریکا کاریگەر بۆ لەسەر هەزری خانم لە تەمەنی 55 ساڵیدا دیکنسن ژیان جێدەهێڵێ بۆ تاریکی و شیعر نامە و نووسینیشی بۆ ڕۆشنی لە ژیاندا تەنیا چەند شعرێکی بەبێ ناوی خۆی بڵاو کردوتەوە دیوانی یەکەمی 4 ساڵ پاش مەرجی لە 1990دا پەخش دەبێ و دەم و دەست لە بازاردا نامێنێ گەلێک سەرسام بەم شاعرە شعریم زۆر وەرجێڕاوە لێرە دوو شعری کورتی خوێنمەوە لەم ژینە کورتەدا لەم ژینە کورتەی سەعاتێک دەخایەنێ چەند زۆر چەند کەم لە دەسەڵاتی ئێمەدایە گەر بتوانم نەهێڵم دڵێک پشتیە گەر بتوانم نەهێڵم دڵێک پشتیە دیارە من لە خۆڕا ناژیم گەر بتوانم ئازاری ژیانێک کەم بکەمەوە یان ژانێک بڕەوێنمەوە یان هاوکاری ڕۆبنێکی تەرە بم تا بگەڕێتەوە بۆ هێلانەی دیارە من لە خۆڕا ناژیم چەند جوان خانمە شاعیری ئەمریکی سارا دەسەدێڵ لە 1984 تا 1933 ژیاوە یەکەم شعری لە 1970 بڵاو کردوتەوە بە دوایدا یەکەم دیوانی لە 1911دا دوم دیوانی پەخش دەبێ و ڕەخنەگران پێشوازی لێ دەکەن دیوانی سێمی ڕووبار بۆ دەریا لە 1915دا پەخش دەبێ لە 1970دا خەڵات دەکرێ بۆ کۆمەڵە شێرێک بە ناوی سترانی عیشق لە 1933دا بەداخەوە خانمە شاعیر خۆی دەکوژێ ئەمە دوو شێری کورتی خوێنمەوە شێری یەکەمیان گەلێک خۆشە من بۆ تۆ نیم لە تۆدا ون نەبووم من بۆ تۆ نیم لە تۆدا ون نەبووم هەرچەند دەمێکە من دەبێ ون بم وەک مۆمی داگیرساو لە نیوەڕۆدا ون بم وەک کلۆ بەفر لە دەریادا تۆ عاشقی منیت منیش هێشتا تۆ وەک ڕۆحێشی دڵگیر و گەشاوە دەبینمەوە بەڵام منم کە دەمێکە دەبێ ون بم وەک ئەوەی ڕۆشنایی لە ڕۆشناییدا ون دەبێ قوڵ لە نێو عیشقدا نقم بکە هەستم بکوژێنەرەوە نابیست و نابینا جێم بهێڵە بە زریانی عیشق ڕاماڵڕاو وەک مۆمێک لە بەر ڕەشەبای تیژ ڕەودا من بە خیاڵمدا نایەت کە من مردم و نیسانی ڕۆشن لەسەر منەوە بسکی تەڕی باراناوی ڕاوەشاند تۆ
تۆ دەبێ بەدڵ شکاوی بۆ سەر و من بچەمەیتەوە من بە خەیاڵمدا نایەت من ئارام دەبم وەک چۆن درەختی گەڵادار ئارامە کاتێک باران لقی دەچەمێتەوە و من بێدەنگتر و دڵساردتر دەبم لە تۆی ئێستا نووسەری ئینگلیز دی.ئێس لۆرانس لە 1885 تا 1930 ژیاوە ڕەنگە زۆرتر وەک ڕۆمان نووس ناسرابێ بەڵام نزیکەی 800 شێعریشی داناوە زۆریان کورتن شێعری زۆرتر لەگەڵ سروشدا دەنووسێن نیگەرانن لە دابڕانی مرۆڤ لە سروشت و بابەتی دژواری ئاین و کۆمەڵایەتی دەپێکن یەکەم شێعری بە ناوی خودایە لەکوێدا ئەقڵی دروست هەبێ خدا لەوێدایە هەر وەک ئەقڵی دروست هێشتا دەتوانێ ئەقڵی دروست بدۆزێتەوە بۆیە هێشتا دەتوانێ خدا بناسێتەوە بەزەیی بەخۆدا هاتنەوە هەرگیز شتێکی کێویم نەدیوە بەزۆیی بەخۆی داهات بێتەوە باڵندەیەکی بچووک لە لقێکەوە لە سەرمادا کە سیرە بە مردووی دەکەوێتە خوارەوە بەبێ ئەوەی هەرگیز بەزەیی بەخۆی دابێتەوە مرۆڤ هێزگار زۆرن لەسەر ئەم زەمینە بێتام بێخوێ کەروێش ئاسا بێکۆتاهی وا دەخوازن ڕووی زەوی دەکرۆژن تا دەبێ بە بیابان فیدریکۆ گارسیا لۆرکا بڕوان ناکەم هیچ کۆڕێکی شیار تەواو بێ بەبێ خوێندنەوەی شیاری لۆرکا من گەلێک سەرسام بە لۆرکا زۆر جار لە یوتیوب گوێی لێگرم بە ئیسپانی هەرچەند ئیسپانیش نازانم بەڵام بە جۆرێکە شیعری کە فێری ڕیتمی شیعر دەکا گرفت نییە کە تێی ناگەی بەڵام ئەتوانی کۆپی ڕیتمی شیعریەوە بکەیتەوە فریدریکۆ گارسیا لۆرکا لە 1998 تا 1936 ژیاوە شاعیری کەمتەمەنی ئیسپانی لە نزیک شاری غەرناتە باشووری ئیسپانیا لەدایک بووە لە زانکۆی غەرناتە قانونی خوێندووە و لە 1990دا دەگوێزێتەوە بۆ مەدرید تا خۆی بۆ نووسین تەرخان بکات لە مەدرید پەیوەندی بە کۆمەڵێک هونەرمەندی ئەڤانگاردەوە دەکات لەوانیش سەلڤادۆر دالی و لویس بونۆیل ئەمان بە سریالیزمی دەناسێنن کە کاریگەری زۆری لەسەر بەرهەمی دەبێ لۆرکا لە ژیانی هونەریدا چەندین دیوانی شیاری بڵاو کردوتەوە فاشیەکان سەربازی فرانکۆ لە مانگی ئابی 1936دا لە سەرەتای شەڕی ناوخۆی ئیسپانیا لۆرکا لە ماڵی خۆی لە غەرناتە دەستگیر دەکەن و دوای چەند ڕۆژێک و لەبارانی دەکەن دەگوترێ کە لەگەڵ 3 کەسی دیکەدا دەکوژرێ
تەرمەکەی هەرگیز ناتۆزرێتەوە. ئارامگە دوا گۆرانی شەودا دێ تریفەی مانگ دەیدات لە پەڵە هەوری پاشنی وەڕۆ شەودا دێ دارێکی گەورە خۆی بەگەڵای شار دەپارێزێ شەودا دێ ئەگە بۆ دیتنی من دێیت بەڕەوتی زریاندا وەرە شەودا دێ تۆ من دەبینیتەوە چاو بە ئەسرین لە ژێر دارچنارێکی هەڵچوودا ئەی کچی بسک ڕەش لە ژێر دارچنارێکی هەڵچوودا. لانگستن هیوز شاعری ئەمریکی لانگستن هیوز لە 1970 تاکو 1960 ژی. سێ شعری کورتیە خوێنمەوە. خەون پارێز هەموو خەونتم بۆ بهێنە تۆی خەون بین هەمووی مێلۆدی دڵتم بۆ بهێنە تا من بیان پێچمەوە لە ناو پڕۆی هەوری شیندا دوور لە پەنجەی زێدە زبری جیهان پەیامی خۆکوشتن ڕوخساری هێمن فێنکی ڕووبارەکە داوای ماچێکی لێکردم. خودا من خودام بەبێ یەک هاوڕێ خۆمم تەنیا لە پاکی جیهانی بێکۆتا لە خوار منەوە لاوانی عاشق زەوی شیرین بەبێ خشپە دەپێون بەڵام من خودام ناتوانم بێمە خوارەوە. بەهار ژیان عیشقە عیشق تەنها ژیانە باشترە مرۆڤ بیت لە خودا و تەنیایی. ئۆگدین ناش لە 1902 تاکو 1972 ژیاوە. شاعری ئەمریکی شیعری لیریشی بۆ منداڵان و میوزیکەڵی کە دیارە گۆرانی و مۆسیقا و سەمایە نووسیوە. لە زمانی لاتینی ئەڵمانی و فەڕەنسیدا شارەزا بووە. دایکی سکۆڵەری کلاسیک بووە و هاوکاری ناش بووە لە فێربوونی زمانی لاتینیدا. دیارە زمانی لاتینی بۆ شارەکە لێکردنیە. ئەوەی شارەزایەوە ناشتوانیوەتی زمان تاکە ناڕاو بنێ. بۆ نمونە قافێ شیعری ناش لە شاعرانی دیکە جیاوازە خۆی دەڵێ لە 6 ساڵیەوە بە قافێ بیرم کردوتەوە لە زماندا ڕەچەشکێن بۆ و تامێکی خۆشمەی داوە بە شێر مانای وشە لای ناش زۆر بایەخی پێدراوە. ئەم شیعرە شێرێکی گەلێ خۆشە چیرۆکی خانمێکە بە ناوی میرندا. میرندا لە 29 ساڵەوەی بە 30 ساڵ سەری دنیای لێتەوە یەک وازانێوە کۆتایی جیهانە. ئەمیش ئەم شیعرەی بۆ نووسێ ئەو ئافرەتەی وا دەزانێ 30 ساڵانە. میرندا بەنا بەدڵ لە خەو هەڵدەستێ بە ترسەوە بە خۆر دەگات هەنگاوێکی نابەدڵ دەنێ بە لەرزینەوە دەگاتە لای ئاوێنەکە. میرندا لە چاوی میرنداوە پیر و سەرسپی و چڵکنە 29 ساڵ دوێشە و تەمەنی بوو. ئەم بەیانیە بۆ بەسی وەک ئەستێرەی بەرەبەیان دەدرەوشێتەوە وەک ئاسۆر شەوق دەداتەوە مۆتەکەی ساڵنامە ڕاوی دەکات. میرندا دڵیشکاوە کچی ساویلکە دنیا نەدی و ڕووی ئاوێنەکە لە خۆت بکە کات کە ساڵان وەردەچەرخێنێ خۆی ڕازاندۆتەوە و
تۆش دەپەرستێ کات بێ کۆتایە بێتۆ ساڵنامە بۆ مرۆڤە ساڵێک یان سی چییە بۆ نازداریەک ئافرەتی ئەفراندووە ئۆی شەوجارێکی دێکەسی نابینێتەوە کەچی دۆشداماوە میرندا پێکەکەت بڵند بکەرەوە و ئەو دەم پێم بڵێ بەهار تەمەنی چەندە میرەندە ئەنایزنین خانمە شاعیر ئەنایزنین لە 1970 تاکو 1970 ژیاوە باگراوندی تێکەڵە فەڕەنسی کوبی و ئەمەریشیە ئەم شعرەی تەنیا یەک ڕستەیە مەترسی وا دوجار ڕۆژ بۆوە دەرکەوت مەترسی مانەوە بە گرمۆڵەیی لە خونچەیەکدا بەژانترە لە مەترسی کاتێک دەخایەنێ بۆ گەشانەوە پابلۆ نیرۆدا لە 1940 تاکو 1974 ژیاوە شاعیرێکی ناسراوی سەدەی بیستە لە چیلی باشووری ئەمریکا لەدایک بووە لە 1950دا خەڵاتی ئاشتی جیهان لەگەڵ پۆل ڕۆبسن وەرگرتووە و لە 1970دا خەڵاتی نۆبڵی تایبەت بە ئەدەب کراوە شێرێکی من بژاردووە شێرێکی خۆشە ساکارە شێری پابلۆ نیرۆدام زۆر وەرجێڕاوە ڕێمێکیانە خوێنمەوە پێیەکانت کە ناتوانم لە ڕوخسارت بڕوانم لە پێت دەڕوانم پێی ئێسکی کەوانەی پێی پچوشی ڕەقەڵت من دەزانم ڕایانگرتوویت و لەشی نازدارت لە سەریان بە ئاسماندا چووە کەمەر و مەبکت جوتە گۆی وەنەوشەیت چاوت کار ئێستا فڕیون میوەی شیرینی زارت پرچی خەنەیت تاوەری گچکەی منن بەڵام من عاشقی پێتم تەنیا لەبەر ئەوەی بەسەر زەویدا و ڕووبەڕووی ڕەشەبا و بەنێو شەپۆلی ئاودا ڕۆیشتون تا منیان دۆزیوەتەوە هێلین جۆنسن لە 1906 تاکو 1995 ژیاوە خانمە شاعیری ئەفرۆ ئەمەریشی ژیانی هونەری کەمخایەن بووە هەرگیز بابی نەناسیوە دایکی منداڵی کۆیلەیەک بووە هێلین لە زانکۆی بۆستن و زانکۆی کۆلۆمبیا خوێنێتی بارەی نووسینی لە 1920دا دەردەکەوێ کە خەڵاتی چیرۆکی کورد دەکرێت دواتر دەگوێزێتەوە بۆ شاری نیویۆرک و دەبێ بە بەشێک لە ڕێنەسانسی هارلەم عیشق لە ناوەڕاستی هاویندا
عشق بە دەنگی لێدانی شەماڵ دەچێ لای لایی لاوانەوە عشق بە مەمشی نەرمی دەریای هاوین دەچێ عشق ڕوزەی کەمانچەی گریا و کە شەوی نەزان سازی دەکات عشق لە هێلانەی مانگی سپی دابەزیوە نزار قەبانی ڕەنگە زۆرتان بیناسن نزار قەبانی لە 1923 تاکو 1990 هەژیاوە شاعیر و دیپلۆماتی عەرەب لە دیمشق لەدایک بووە دوای دەرچوونی لە کۆلێجی قانون لە 1945 دا چۆتە بواری دیپلۆماسیە و لە چەند وڵاتێک کاری کردووە لە 1966 دەست لە کاری دیپلۆماسی هەڵدەگرێت یەکەم شێعری بە 16 ساڵان نووسیوە و لە نیو سەدەی ژیانی شاعریدا 35 دیوانی بە چاپ گەیاندووە ڕەنگە ناسراوترین شاعری عەرەبی سەدەی 20 بێ نیسکۆی 1967 عەرەب لە بەرامبەر ئیسرائیلدا ڕەوتی شێعری قەبانی دەگۆڕێ لە شێعری عیشق و خانمەوە بۆ سیاسەت چوار شێعری زۆر کورتیە خوێنمەوە بە بێوشە چون وتەی فەرهەنگ بێجانە چون وتەی نامە بێ زمانە چون وتەی چیرۆک خامۆشە دەمەوێ ڕێ بدۆزمەوە عاشقانە خۆشم بوێ بە بێوشە پۆست لە منەوە نامەیەشی خۆشەویستی و لە منەوە نامەیەشی خۆشەویستی و لە تۆشەوە نامەیەشی خۆشەویستی بەهاردادێ پەرستن عیشق ئەی خانمی چاومەن تونڕەوی تەسەوف و پەرستنە عیشق وەک لە دایک بوون و مردن سەختە دووبارە بوونەوەی شەو لە شەقامی شەودا جێیەک نەماوە پیاسەی تێدا بکەم چاوەکانت هەموو پانتای شەویان گرتۆتەوە یوگوان ژۆنگ لە 1920 تاکو 2007 لە شاری نانجینگی چین لەدایک بوو لە کاتی لەشکرکێشی سوپای ژاپۆن لە دووەم جەنگی جیهاندا خۆی و خێزانی هەڵاتون دوای چەندان ساڵ یو دەگەڕێتەوە بۆ نانجینگ بەوەی سەرکەوتنی کۆمۆنیستەوە لە شەڕی ناوخۆی چیندا دیسانەوە ناچار دەبێ هەڵبێتەوە شێعرێکی زۆر بەناوبانگی هەیە بە ناوی نۆستەڵجیا کە من زۆر حەزم لێتی کە منداڵ بووم نۆستەڵجیا مۆرێکی پچووکی پۆز بوو من لەم دیوەوە دایکم لەو دیوەوە کە گەورە بوو نۆستەڵجیا بوو بە تکتی کەشتێکی بچووک من لەم دیوەوە
بوشی هاوژینم لەو دیوەوە دواتر نەسەڵجا گۆڕێشی قوڵ بوو من لە دەرەوە دایکم لە ناوەوە وا ئێستا نەسەڵجا کەنداویەکە گەروێشی قوڵە من لەم دیوە و نیشتیمان لەو دیوەوە سرینیڤاس ڕایاپۆڵ شاعری هندستانی لە 1925 تاکو 1990 ژیاوە زۆرتر بە ئینگلیزی نووسیوێتی دیارە من لە ئینگلیزیە وەرم گێڕاوە ئەم شیعرەی نزیک بوونەوە لە 50 باسی ژیانی تەمەنی خۆیە کات کە لە 50 نزیکە بێتەوە چی بەسەریە ئێستا ڕێیەکم بڕیوە و مانای ژیان بۆ من ڕۆشنترە کەمێکم خوێندوتەوە هێندێکم دیوە بڕێک تامم لە هەموو شتێک کردووە بەڵام بەڕاستی هیچ شتێک نێ من بیزانم بە بازنەیەکی تەواودا من گەڕاومەتەوە سەرەتا بەڵام بێ ئەو سەرسامی جارێکی دیکە منداڵ بم دوو شێری دیکەتان بۆ خوێنمەوە هیچیان شیعری ڕۆبەرت هێرکە شاعری ئینگلیز کە ئەو شیعرەیە تاسیری لە عەبدوڵڵا گۆران کردووە بۆ نووسینی شیعری کوڵی لاولاو دیارە مامۆستا گۆران ناڵێ کام شیعرە کاریگەر بۆ لەسەری کۆمەڵێک شیعرەیە کە لەوەی گۆرانەوە نزیکن بەڵام ئەمە هەر زۆر زۆر نزیکە ڕۆبەرت هێرک لە 1591 نزیکەی 500 ساڵەمە و 400 ساڵەمە و پێش تاکە 1674 ژیاوە شاعری ئینگلیزی سەدەی 17 لە لەندەن لەدایک بووە منداڵی حوتەم و کوڕی چوارەمی زەرەنگەر نیکۆلاس هێرک بووە تەمەنی 14 مانگ دەبێ کە بابی لە پەنجەرەی هۆمی چوارەمی ماڵی خۆیانەوە لە 1592دا خۆی بردەداتەوە و دەمرێ لە تەمەنی 16 ساڵیدا هێرک دەبێ بە شاگردی مامی بەڵام واز لە زەرەنگەری دێنێ و لە 22 ساڵیدا لە کۆلێجی سنت جۆنز لە کامبرج وەردەگیریە و لە 1970دا تەواوی لە 1670دا تەواوی دەکات هێرک زیاد لە 2500 شیعری لە ژیانیدا نووسیوە هەرگیز هاوسەری نەبوو و لە تەمەنی 84 ساڵیدا دەمرێ شێری دڵاری زۆرن
هیچیان پێ ناچێ بۆ خانمێشی دیاری نووسیوێ بۆ نێرگز حەزەکەم وە گوێ لەمە بگرن چکە دوایش گوڵی لاولاوتان بۆ دەخوێنمەوە بۆی بەراوردێ بکەین نێرگسی جوان ئێمە دەگرین کە دەبینین تۆ هێندە زوو دەرباز دەبیت تا ئێستا خۆری هەڵهاتووی بەرەبەیان نەگەیشتۆتە چێشتە ناو بمێنەوە تا ڕۆژی بەپەلە تێدەپەڕێ بەڵام کە گۆرانی ڕۆژانەی خوداوەندمان خوێند و دواتر نوێژمان پێهۆ کرد ئێمەش هاوشان لەگەڵت دەچین ئێمەش کاتی مانەوەمان کورتە هەر وەک تۆ ئێمە بەهارمان هێند کورتە وەک گەشەی خێرا بۆ گەیشتن بەرزین وەک تۆ یان هەر شتێک ئێمە دەمرین وەک چۆن سات دەمرێ و وشەک دەبێتەوە وەک بارانی هاوین یان وەک مرواری شەونمی سپێدا هەرگیز نەبینرێتەوە ماڵاوە عەبدوڵڵا گۆران لە 1904 لەدایک بوو لە 1962 لە تەمەنی 59 ساڵیدا بە شێر پەنجەی قورگ دەمرێ ئەم شێعرە مامۆستا گۆران بە ڕۆشنایی ئەو شێعرەی هێرک نووسیوێتی بۆ گوڵی لاولاو خۆتان بڕیار بن کامەیان کاریگەرترە بە کوڵ گریان لە چاوم دێ گوڵی لاولاوی ڕەنگا و ڕەنگ لەبەرچی سیزەبی واز و چی ئەسبابی ژاکانت هەموو تاوێکە ڕۆژ هەڵهاتووە بۆچی وەها بێدەنگ ئەژاکێی توخوا ئەی گوڵ سەبر دەستم بە دامانت سەبر تووبی خوا تاوێکتر ڕاوەستە تا عومرم وەکو ڕۆژی چلەی زستان لە هەوری مێنەداوا بێ منیش هاوڕێی سەفەرتم ئەی گوڵی لاولاو منی ژەمرم منیش خیلقەت وەکو تۆ وا نەبێ زۆرم لەگەڵ چاوێ منیش وەک تۆ بەقام کورتە و بەهارم تیژە و کەم فرسەت گەشەم مەیلە و زەوالە چەشنی تۆ چەشنی هەموو دنیا وەکو بارانی هاوین زوو فەنایە عومری بێمروت تە بە خوورمایە هەیها بە چەشنی شەونمی سەرجا
زۆر سوپاسدانەکەین. وەکوی دکتۆر ڕێبوار ئاماژەی پێیا کە ئەمڕۆ یادی شەهیدبوونی شەهید دڵشاد مەریوانیە، داواتان لێ یەکەین خولەکێک بە بێدەنگی بۆ ڕۆحی ئەو بۆ یادی بەرزی ئەو بە بێدەنگی بوەستین. فەرموون. سپاسدانەکەین. فەرموون. ئێمە ڕۆژانە بەر قەیران و بابەت و ڕووداوی زۆر ناخۆشەکەین ئەکەوین. پێم وایە ئەمڕۆ لەگەڵ ئەو شعرە جوانانە، لەگەڵ ئەو دوو میوزیک ژەن و گەنجە بەتوانایانە ئێمە یادگارێکی دیکە یان چەند ساتێکی تایبەتمان بەڕێ کرد. هەر بە ڕێزێک پرسیارێکی دیاریکراوی هەیە لەسەر شعرەکان یان لەسەر ژیانی شاعیرەکان، یان ئەگەر هەر پرسیارێکتان هەیە بۆ کاگۆلید و کاگژەنیار، ئێمە دەخولەکێک کاتمان هەیە، دواتریش دەخولەک بۆ ئەوان بۆ وەڵامدانەوە. ئەگەر هەر بە ڕێزێک پرسیار یان قسەیەک یان دەستخۆشیێک هەیە بفەرمۆن. والله برادرێک داوای شعرێکی کاکە دڵشاد دەکا کە مامۆستا دکتۆر ڕێبوار خۆی دەخوێنێتەوە. زۆر سوال مامۆستا هەمالی، دیارە من و مامۆستا ئەمەلی لە زلان کۆ بە یەکەوە بووین. ئەمە شعرێکی زۆر کورتێکی زۆر خۆشە. من ئەمەم کردۆ بە ئینگلیزیش. وەک چاوی شۆر بۆ بینایی، وەک لێی وشک بۆ تەڕایی، حەزم لێتەوە بیرت دەکەم وەک سایەقەی پاش باران، وەک پێکەنینی دوای گریان، وەک هەناسەی دەمی خنکاو، وەک تینوێتی حسەین بۆ ئاو، بیرت دەکەم وەک ڕۆژانی باوە خونی لێک بڕانی، زاوا لە بووک بیرت دەکەم. ئەوە شعرێکی کورتێتی. سپاس بۆ دکتۆر ڕێبوار و ئەلبەتە ئاهەنگسازی لە بینی مۆسیقا و شعر بەگشتی هارمۆنیایەکە. من یەکێکە لەو ئێوارە خۆشانەی کە بخۆم بە دڵنیام ئەوانەی لێرە بوون هەمویان وەکو گوتم مەستانە و دڵگەرمانە بوو و ئەوەش جوانیەکی زۆری تیا بوو ڕێبوار کە لە بری پرسەدارانە و تاسیەدارانە و غەمبارانە تۆ هەروەکە و شتێک کە ڕۆحی ئەوان شاد دڵشاد دەیخواست لە تۆ یان لە هەر یەکێک لە ئێمە لە حەقیقەتدا شتێکی تازە بوو بۆ من. ڕەنگە خەڵکتان خستە سەر سفرەی خواران بە ڕەمەزانەوەش بۆ من یعنی بۆ من ئەو شتەی کە دەگوترێ لە دنیادا نەک لای ئێمە دەوترێ شعری وەرژێڕدرا و هەر زبانێک هەر دایم بە زبانی خۆی بەتایبەتی شعر چیرۆگوانیە، ڕۆمانوانیە، شانۆوانیە. بەڵام بۆ شعر دەوترێ دەبێ هەر بە جوانیەکەی لە زباندا ئەگەر شعرەی خۆت خوێندەوە ڕۆحەکیت کەت هێنا کە وەکو کوردێک ئەو شعرەکەی گۆران بەس دەوترێ وەکو ماچی ئەو دی و پەنجەرە وایە، ئەو دی شوشە وایە. نێمیشەوە تەفسیرەکرێ هەر شعرێکی وەرژێڕا و
ماسێکی ئەو دی و ینی بڵێن ئەوە کە بێ دیوارێکە بێت نێڵێومە بە تایبەتی بە شوشەیدا ماسی ئەو دی و پەنجەرە پەنجەرەکە داخە دەکرێت خەڵکێک عاشق بوو بێ هیچ زالێکی نەبێت لە پشت پەنجەرەوە یەکتیران ماس کرد بەڵام بای چەند بڕوات بەوەیە یانەوەی کە تۆ ڕەنجت داوە من دیارە بۆ چوونێکی کەم هەیە ئێمە ئەبێ کللتوری یەکتری بێک بناسیێنین ئەوە گومان نییە ئەوە گومان لەوان نییە ئەژینا چەقە بەستین بە خەناعەتی من بۆ پێشتری وتم شێری کوردی تا ڕادەیەکی زۆر چەقی بەستووە لەو بازنەیە هەندێک هەوڵ هەیە بەڵام شێری کوردی پێکەوە هەمووی چەقی بەستووە من هەرچیەک بکەم کە شێرێک وەرەجێڕم هەرگیز ناتوانم ڕۆحی شیارە ئەسلەکە پارێزم ئەوەی من هەوڵم ماوە ڕۆحێکی کوردی لەبەر بکەم بە خەناعەتی من ئەوە بۆ چوونێکی تەندروسترە لەوەی کە من بمەوێ وشەکانی ئەو پارێزم هەرچەند پاراستومە بەڵام پێویستە ڕۆحێکی کوردی بکەی ببەرە بێجگە لەوە زمان گەلێک ئاڵۆزە زمان چونکە زمان گزارشتە لە کللتور ئێستا ئەمەی ڕۆبەرت هیک لە 1500 ئەمەنگا ژیاوە دیارە زمانی ئینگلیزی لەو سەردەما زمانێکی دیکە بووە هەموو کەسێ ناتوانێت بیخوێنێتەوە بێجگە لەوە گزارشت بووە لە دەوروبەرێکی جیاوازی ئەمڕۆی لەندەن 1500 نییە جا گەلێک زەحمەتە بتوانی ئەو دەوروبەرە بجۆزیتەوە بە ئینگلیزیش نەک بە کوردی کە ئینگلیزی زمانێک ئەو شیعرە ئەخوێنێتەوە گەنجێک لە لەندەنی ئەمڕۆوە سەیری لەندەنی ئەو ساکات بەڵام ئەوەی هەوڵی من بووە هێناومە شیعرەکەم وەرجێڕاوە بەڵام ڕۆح بەرجێکی کوردی ڕۆحێکی کوردیم بەبەرا کردووە لەبەرەوە هەرچێک بکەم ڕزگارم نابێت لەوەی کە من بەشێکم لە دانەری شیعرەکە شتێکەشەیە دەوترێ لە سەدەی 20ەوە قسەیەکرێ ینی شعر مەرجی شعر یەکێک لە ژانرا دەبێکانە زەڵێ ڕۆمان و هەموو شتەکان بەڵام بۆ شعر دایمەن زەنجی ئەوە لێ دەدرێکە ئەوەندەی نەماوە کۆتایی بێ شعر یامە ئێستاش لەگەڵدا بێت لە سەدەی 20 تا ئێستاوا بوو هەندێک جار ئێستا لێ ئێستا پیا بڵێ مەرجی ڕۆمان دەڵێ مەرجی شان و بەس بۆ شعر زۆر دەمێک ساڵە ئەو قسەیە بە خەناعەتی من شیعر قەت نامرێ ئەزانی بۆچی شیعر نامرێ منەڵێم شیعر ڕۆڵێکی جیاواز وەرەگرێ بۆ من لە ڕۆژێکە بۆ یانوت ئاین نەمرێ ئاین نەمردووە ئاین ڕۆڵێکی جیاوازی وەرگرتووە بەسی ئەگەر باسی ئەوروپا بکەم ئێستا میدیتەیشنەوەوانە هەمووی بودیستوانە هەمووی هاتۆتەوە ژیانی ڕۆژانەی خەڵک لە هەندستان ناڵێم لە چین ناڵێم لە لەندەن ناڵێم لە بەریتانیا ناڵێم لە فەرەنسا ناڵێم کە ژیان ئاڵۆزە بێت ئێمە وای تێگەین هەموو شتێکە پێ بە زانست بە بۆچوونی من بە زانستکردنی هەموو شتێک ڕووخانی مرۆڤایەتیە بتەوێ و نەتەوێت تۆ لە دەریەوە پێویستە بەوەیە شەو دابنیشی شیعرێ بخوێنیتەوە بۆ ئەوەی ئارام بیتەوە بۆی هێمن بیتەوە ئێمە زۆرتر بە تایبەتی ڕەنگە من وەکو زانایەکی فیزیا لۆمە بکرێم ئێمە هەموو شتێکەکەین بە زانست بەڵام بۆم هەیە قسە بکەم زیاتر کاک تاسین بۆم هەیە نەداوەتم کە دوایم قسانە بۆ بکەم من ئەوەم بیرکەوتەوە کە جان کۆکتەوە بزانم یەکێک لەو شاعرە فرەنسیانەیە ئەڵێ ئەوە بە عەرەبیەکەم لەبیرەوە الجیفە الخالیدە یعنی سەر نوێڵکی نەمری گە شعر سەر نوێڵک بێ گوفەک بێ یا زبڵخانەش بێ بە قسەی هەندێک کەس ئەو ترێ نەمرە بۆ ئەبەد یعنی وەکو تۆ شودێر من لەگەڵەوە من ئێدی ستوێل تۆ شاعیر ئینگلیزیەکە ژنەکە ئێدی ستوێل ئەڵێ شعر ئەوەندە بەرفرەوان و بەربەرینە کە لە هەمان کات دەتوانێ پڵنگ و پەپولە دووشتی جیاواز ئەڵێ پڵنگ و پەپولە بەیەکەوە توانە لە ناو شعر بشێ
ڕاست بۆی نەمنی شعرە عجیب. ئێدی سیتوێل زۆر مەشهور زۆر سپاس من سپاسی تۆکەم ڕەنگە سەرنجێکی کەشمە بێت ئەوە ئەبێت داوەتم کەی بۆ دەرەوە لێرە بەشی خۆتە برد یعنی ئەگەر سەیریم گردوونە گەورەیە بکەین دوو سیستمەیە سیستمێکی ئەو گردوونەیە کە باسیەکەن و ئەم هەموو ڕێسا و یاسا و فەلەک و شتەی تایە ئەوە گردوونێکە بەڵام لەگەڵەوەشە گردوونێکیش لە عەقڵی ئێمە هەیە لە بەرامبەر ئەو گردوونە ئاڵۆزا گردوونێکی ئاڵۆزتر لە عەقڵی ئێمە هەیە لەو گردوونەی عەقڵی ئێمە کە تەریبە بەو ژیانە مادی لە دەرەوە هەیە جێی زۆر شتە بێتەوە ئەفسانە شیعر چیرۆک جگەلەوە شیعر بیرە نەچێ ڕاستی ئێمە شیعر بە کوردی نووسراوە بە شیعر کوردی نییە بە کوردیە نووسرێ شیعر زمانێکی جیاوازە شیعر زمانی ڕۆژانێ من هەموو جارێک ئەو نمونەیەڕمەوە بینێ باندەڵم ناسکە پەنجەکەت باوەشێنم کە باگریژەکەت ئەگەر تۆ بچیتەوە ماڵەوە بەخانمە وا بڵێ وازانێت تێکچووی پێ دەڵێ کابرا تێکچوویت بەڵام پتێوە نەتەوێ معنای هەیە و شیعریشە و خۆشیشە زمانیشە لەبەرەوە من ئەڵێم شیعر ڕۆڵێکی زۆر گەورەتر وەرەگرێ هەتاکو ژیانی مادی و تەکنۆلۆژی و کۆمیونیکیشن ئاڵۆزتر بێت ویستم بزانم لەو ئەزمونەی وەرگێڕان یعنی لە کاتی وەرگێڕانە چ ساتێک بەلای تۆ لە هەمووی خۆشتر و یاخود گرنگتر بوویان ساتێکی وا هەیە؟ بەزاتی ڕەنگە کەس پرسیاری وازوانی لێ نەکردبم ینی بە بۆچوونی من لە ئەزمموی خۆمەوە کە تۆ داهێنەریت ئەچیتە دنیایەکی کەوە لەو دنیای ئەم ڕواوی خەتدا ناهێنیت چکە بیر لە عیلمەکەیتەوە بیر لە مناڵەکەیتەوە بیر لە قەرزەکەیتەوە موچە نەهاتوو و دیناری عێراقی شکاوە و یعنی ئەگەر لەو دنیاە نەیتە دەرەوە نەچیتە دنیایەکی ئەفسانەوە یا دنیایەکی تەلیسمەوە یا دنیایەکی داستان ئامێزەوە قەت ناتوانی داهێنەر بیت زۆر لەوە برادرانی ڕۆژهەڵات دەڵێن شەو خەلاقە بەلاجەی موکری شەو وەختی داهێنانە بەڵام زۆر جار گەڕان بە ناو دارستانێک کاکە جۆر لە خوڕێی ئاو و جریوەی چووەلەکەیە ڕەنگە ئاوەرجەی داهێنان بێ بەڵام پرسیارەکە زۆر جوانە نەخێر بە ڕۆژێک کە لە تۆ لە ئیشی و کە ڕایتەوە ماندویت جێی داهێنان نییە داهێنان ئەوە بچیتە ئەمە قسەی من نییە سەلڤاتۆر دالیش قەناعەتی بەوە بووە کە لە سایی فرۆیدیان کردوتەوە پچنە سەق بۆی بتوانن ئەگەر شەریش نەبووایە و هەموو مەساحی گۆرانی دیسانێ ئەوەش ڕۆڵێکی گەورەیە چکە بەبێ شەعر گۆرانی دەکرا هەناسە بێ ئاوار نەیەخێ بەس نابوو بۆ شتێ سەر مەسڵان بەژیشیە دەستخۆش کاک دکتۆر سپاس بۆ ژەنیارەکانیش بەڵام پرسیارێک لەسەر بڵێن وەرگێڕان زەکەم ئەوە بزانم لای جەنابەت کە شیعرت وەرگێڕاوە دیارە جیاوازە لە وەرگێڕانی ئاسایی لە وەرگێڕانەکانی کە چی زۆر بڵێنەگە پرایۆرەتیان پێشینەیی و دانابێت ئایا جوانناسیان ئیستاتیکای شیعرەکە اینجا وشەسازی اینجا بڵێن ئەو ڕیزبەندیە و چۆن ڕێکس بووە کامیان گرنگیەکی زیاتری وەرگرتووە بۆ نمونە فەنکشنی شیعرەکە چیە ئەوێ چی بگەێنێ یان ئەوە تا جوانناسیەکەی یانەوە تا بڵێن ڕۆحە کوردیەکەی و کردووە بەبەریا و هەروازە ئەسڵان لە دەقا بنەڕەتێکە هێناوە زەکەم وەکو بڵێن وەرگێڕێک تێگەم پرسیارێکی دیارە زۆر هەڵۆزە بەڕاستی یعنی من زۆر جارانڵێم مەگەر کوانتەم فیزیکم نەخوێنیان نەمەزانی شیعر وەرگێڕم بۆچی واڵێم چونکە شیعر وەکو هەموو هونەرێکی دیکە ڕێسایتایە یعنی کە تۆ سەیری شیعریەکەی ڕێساوە بەستم کێش و قافیە نییە نا ڕێسا ئێستا من پێشتر وتم من گوێ لە شیعری لۆرکا گرم چونکە حەزم لە ڕیتمەکەیەتی شیعر بێ ڕیتم نییە
بێجگەلەوە شارەزایی لە هەردوو زمانە زۆر گرنگە دیارە من ساڵانێکی نامەیە بڵێم چەندە چونکە ئێستا تەمەنم مەزانن ساڵانێکی زۆر زۆری پێچووە زۆر پێچووە ساڵانی ئاسایینا بڵێ من چوم دانیشتومیشم نەکردەوە ساڵانێکی زۆر چڕ خۆمەزانم چەند چڕ بوو لە خوێنن لە کاری جیاواز لە خوێندنەوەی جیاواز ئەوانە هەمووی تێکەڵ بوون لە زانست لای من ماتماتیک زمانێکە شێعر زمانێکە فیزیا زمانێکە ئێمە هەمیشە وازان یەک زمانە زانین بەڵام کۆمەڵێ زمانە زانین هەمومان کۆمەڵێ زمان ساکەین شێعر تەنیا ڕیتمی زمان بەکارێنێ هیچی کە بەکار نایەنێ ئەوانەی کە زۆر گرنگە لە زمانە بۆ نمونە ئەگەر تۆ بڵیت مەزان پەپوسلێماکەنە کونە بەبوو لە کوردەواریە شومە ئەگەر تۆ شێعرێکی کوردی وەربژێڕی بە ئینگلیزی کونە بەبوو بە شومدا بدەیت شێعرەکە و معنای نییە چونکە ئەبێ بیگۆڕی بۆ مەسەلەن قەلە ڕەشکە شتێکی وە چونکە کونە بەبوو پۆستە بەرە یعنی کلتور لە زمان جیا ناکرێتەوە ئەبێ کلتوری هەردوو زمانەکە شارەزابی بۆی شیعر وەربژێڕی بێزگەلەوە بەڕاستیە بێ ئەزمونە لە شیعرا هەبێت ئەگەر ئەزمونە لە شیعرا نەبێت لە شێعر ینی شێعر شتێکی من شاعر نیم بەڵام شێعرە بۆ دانێم زۆر ئاسانە من پێی ناڵێم بەرادەرێک گوتی تۆ شیعرە نووسی شاعری وتم نا من ئەندازیاری وشەم وشە ئەتوانی ڕیزی بکەیت کەی توانی و ڕیتمی پێبیت لەبەرەوە تەنیا شتێک نییە کۆمەڵێ شتێ بەڵام دیارە تۆ ناتوانی ئاوازی شیعرە ئەسلەکە بپارێزی مەجبوریت ئاوازی شێعرێکی کوردی پێی مەبەستم لە شێعری کوردی نیە شێعرێکی نووسراو ئەتوانی ئاوازێکی پێبەی لە قەڵبەزەی ئاو بچێ لە تاڤگەیەک بچێ لە خشەخشی یا بچێ کە پیاتێ پەڕیت من زۆر باوەڕم بەوەیە کە شاعرە توانێ کێشی خۆی دابنێ کێشی خۆی بنووسێ نەک تەنیا بچێتەوە بۆ عروس دیارە من شیعرم بە عروزە نووسم و بە عروز ژوەڕی ژێڕم نەک لەبەرەوەی کە هینە وەکو ئەزمونێک وەکو بڵێ ئەمەیە بازوی خۆم دەربخەم منەوەژە زانم وتم ئەگەر بۆ پێشەکی پرسیارەکە لەو قسەی جەناب تۆ کە فەرمووی مەساڵەی شەعر نامرێ ئێمە لە ناوەڕۆکی شەعرەوە واتۆ لە ڕۆحیانەتی شەعرەوە قساکەین واتە وانە بۆ شتێک ینی بابەتێکی ڕۆحانێ پێش ئەوی هەر شتێکی تر بێت لێرە پرسیارێک دروستێ بێ من بەلای منەوە زۆر لی تێناگەم ئایا فعلەن بۆ کەسێک وەرگێڕی شەعری شعرێکی دێرزەمان لە 500 ساڵ پێش ئێستا یاخود شعرێکی کلاسیک یا شعرێکی عەسری پێ دوایە بۆ وەرگێڕێک هەمان بابەتە جیاوازی نییە زەحمەتەکەی هەیە هەر وەک یەکە بەلای جەناب یعنی ئەگەر شعرێکی تازە لە ئینگلیزیەوە وەربژێڕم ڕەنگە ئاسانتر بێت بەڵام ئەگەر شعرێکی شکسپیر وەربژێڕم لەبەرەوەی شکسپیر بە جۆرێکی دیکە لە ئینگلیزی نووسیوێتی ئەو ئینگلیزیە نییە کە ئەمڕۆ ئێمە پێ دوێین یان ئینگلیزی زمان پێ دوێ جیاوازە لەبەرەوە زەحمەترە لە زمانی کوردی شاوایە بۆ نموناگە بتێتۆ شیعری مەحوی وەربژێڕی زەحمەتترە تاکوی بتەوێ شاعرێکی نوێ وەربژێڕیت چکە شێعری شاعرێکی نوێ ئەو شانەیە کە ئەمڕۆ ئێمە لە ژیانە بەکاری هێنین بەڵام وەرە تۆ شێعرێکی بڵین سالم وەربژێڕە ساعیقە و بەرقی نەدامەت زوڵمەتی دا شەرق و غەرب بەردە بارانە بە مەخسوود لەسەر موڵکی بەبان دە بە ئینگلیزیەکەی بەچی وانە زۆر زەحمەتە بەڵام دیارە من هەندێکی نالی و مستەفاجی کوردی وەرجێڕاو بە ئینگلیزی بەڵام هەموو شێعرێکی ژوەر ناجێڕێت ئەوەشە بێ بزانی شێعرێتە نا بۆ زمانەی خۆی تامی هەیە سوزانە مەسەل لە فۆکلۆر سیرکە کە بە تایبەتی شوێن و کاتی تێدایە ڕەنگە وەرجێڕانی زەحمەتتر بێ دەستخۆش بێ کاک ڕێبار لێرەوە وەڵام پرسیارێکی تۆزێ عەجیبەکەم ئاوا شارەزا بووی لە هەردوو زمانەکە حەزەکەم بزانم ئایا کامیان لە لات
خۆشتر و شیرینتر یان بە شێوەیەکی تر ئایا ڕاستە زمانی کوردی ئەو نەشیرینە حەزم تۆزە زوڵم لەوە حەزم کە زانم ینی دیارە زمان سەبجەکتی بە خود بەندە من زمانی دایکم زمانی کوردیە بۆیە لام شیرینە زکە کە لە کۆڵان شەڕما کردووە بە کوردی شەڕما کردووە فتبۆڵێنما کردووە بە کوردی فتبۆڵێنما کردووە زمانی کوردی لای من زۆر شیرینە دیارە کە زمان بە ئینگلیزیاڵێن سەفستیکەیت دەبێت کە زمان بە بڕش دەبێت لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆجیە ڕەنگە جوانیشی نوێی دێتە ناو بەس ڕەنگە ئەوەی کە ئێمە بە جوانی شیعریە زانین تێیدا نەمێنێ زمانی کوردی هێشتا ئەمەنگە بە بەڕژ نەبووە بڵین وەکو فەڕەنسی وەکو ئەڵمانی وەکو ئینگلیزی ئەتوانی بڵێ ئەگە سەیری زمانی ئینگلیزی بکەیت بەڕاستی زمانێکەیە خەڵکی پێ دوێ ڕۆژانە بەڵام زمانی فیزیا بە هیچ جۆرێ لە زمانی سەرجادەی خەڵک ناچێت زمانی چیمیا بە هیچ جۆرێک لە زمانی ڕۆژانەی خەڵکی ناچێت منەتوانم ئینگلیزی بە جوانی قسە بکەم بەڵام پێم بڵێن بابەتێ لەسەر جیۆلۆجی دکتۆر فازیل یا پرۆفیسۆر فازیل جیۆلۆجیستێکی بەناوبانگە ئەوە زانێ من نازانم چونکە ئەو لە جیۆلۆجیا تایبەتمەندە من تایبەتمەندیم بەڵام زمانی ئینگلیزی زمانێکی جوانە زمانی شکسپیرە زمانی شێلیە زمانی بایرنە کۆمەڵێکی زۆر شێعر و شاعیر هەیە کە زۆر بە جوانی نووسیویانە زۆر بە زەحمەتیە زانم بەڵێم زمانێک جوانە زمانێک ناشرینە ئەگەر سەبجەکتیڤ بم لە بە خاتری دایکم زمانی کوردیم خۆشەوێ بەڕاستی زۆر سوپاس کە تا ئێستا بە ئارامەیمانەوە لەگەڵ ئێمەیە هەڵبەت هاوڕێیان دکتۆر ڕێبوار لەگەڵ خوشک و براکانی کە پێشتر ئاماژەمان بە دڵشادن میوانیە پەروەردەی خێزانێکن دایک و باوکێکن کە خێزانێکی تێکۆشەر بەهرەمەند ماندوو نەناس بۆیە پێم خۆشە لێرەش یادێکی کوردیان بەڕێزەوە ڕێز و سڵاو بۆ ڕۆحی نەمری حاکم گەشاویش بنێرین جاری کەش بەخێر بێن زۆر سوپاس و پێزانینێکی زۆرمان هەیە بۆ دکتۆر ڕێبوار بە ناوی ڕێکخراوی ئازاد بوون بە ناوی هەمووتانەوە زۆر سوپاس و پێزانینیان پێ ئەڵێین دکتۆر ڕێبوار کاگوەلید و کاگژەنیار بۆ ئەوەی کە ئێوارەیەکی زۆر تایبەتیان بۆ ئێمە دروست کرد دووبارە بەخێر بن سەرچاو